بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایق مەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە ئەم شەو من دوو میوانم هەیە میوانێکم لە ستۆدیۆی سلێمانی و میوانی کشم لە بەغداوە لەگەڵمانە بێت مامۆستا عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ لە سلێمانی و بە سوپاسەوە لەگەڵمانە بێت و هەروەها مامۆستا ڕێناز جانۆ پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لە بەغداوە بە سوپاسەوە ئەویش لەگەڵمانە بێت دیارە ئێمە ماوەیەکی زۆرە هەموو شەوێک دووبارەیەکەینەوە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بەڵام ئێستا گرنگترین پرس کە بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە پرسێکی گرنگە مەسەلەی بودجە و موچەیە کە وترێ بە شێوەیەک لە شێوەکان حکوومەتی عێراقی یاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکات و بە شێوەیەک لە شێوەکان وا ئەکا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجی سیاسەتی چ چاک چ خراپی نێوان بەغداد و هەولێر بدەن من ئەم شەو مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا دانیشتەکانی پەرلەمان بەبێ کورد ئەنجامی ئەبێت یاخود ئەگەر کورد بایکۆتی و دانیشتانە بکات بودجە تێناپەڕێنرێت و پەسەند ناکرێت لە حاڵەتێکی ئاوایە بێ کورد چی بکات ئایا کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراق کە هەندێک باسی ئەکەن یەکێک لەو کارتانەی کە کورد دەتوانێت بەکاری بێنێت و سوودی لێ ببینێت یاخود کارتێکی بە شێوەیەک لە شێوەکان سوتاوە ئەوە بەسمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا هەڵبژاردننی داهاتوی عێراق چ کاریگەریەکی بێت لەسەر ئێستا و داهاتوو و بە نسبەت کوردەوە لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمیش ئەبێ کورد چۆن مامەڵە بکات وارووا باسێکش لەواکەین کە ئایا پارتە سیاسەکانی کوردستان پێویستە لە ئێستادا چۆن مامەڵە بکەن و هەڵوێستی کورد لە بەرامبەر عێراق و لە ناو بەغدا ئەبێ چۆن بێ من زیاتر ناڵێم لە مامۆستا عەدالەتەوە دەست پێکەم مامۆستا عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە ئەمەوێت پرسیاری دووبارە نەکەم چونکە زۆر پرسەیە ئەوەندە پرسیاری لەسەر کراوە بە شێوەیەک لە شێوەکان سواوە دوێنێ شەو سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دکتۆر موسە نامین میوانم بوو لە باسی ڕۆژ ئاماژەی بەوە داوتی پێویستە کورد خۆی ئامادە بکات بۆ کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراق ئەگەر دۆخەکە بەم شێوەی ئێستا بێت مەبەستمە سەرنجی جەنابتان هەم وەکو چاودێرێکی سیاسی و هەم وەکو کەسێکی ئەکادیمیش لەسەر ئەو پرسە بزانم بێگومان ئەبێ گوێبگیرێ لە نوێنەرانی کورد لە بەغا لە هەر لیست و قەوارەیەکی سیاسی بن چونکە لە ڕاستی ئەوان لە ڕووی مەیدانیەوە نزیکترن لە سەرچاوەکانی بڕیار لە عێراق و تەماسیان هەیە لەگەڵ هەموو لیستەکانە و هەڵوێستی هەموو هێز و گروپە سیاسەکانی عێراق ئەزانن بۆیە بایەقدان بە بۆچوونی ئەوان لەم قۆناغەیە گرنگە بەڵام بێگومان لە دەرەوەی ئەوانش ئەبێ میشە مەسافەیە کە بێ بۆ ئەوەی هەڵبدەی تەفسیری ڕووداوەکان بکەیت چونکە ئێمە لە بەردەم کۆمەڵێک پێدرا و کۆمەڵێک ئاماژەی جیاجێ و لە هەمان کاتە ئالۆزای لە ڕاستیەکە مەسلەی ئەوەی کە لەو سەرەوە بتوانیت هەڵوێستێک تەبەنی بکەیت کە لە گرنتی ئەوەی تیا بێلانی کەم ئێمە لە زەرری زیاترا نەبین بابەتێکی گرنگ و هەستیارە کە تەنها بە با بڵین گواستنەوەی گۆشەمیگای تەنها نوێنەرانی بەغدا نابێ ئەمە پێویستی بە مشارەکەی هەموو کەسێکە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان کە خەمی ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان بخوات چونکە عێراق خۆی لە دۆخێکی زۆر ئاسیار و ئالۆزاژی ئێمەش ئەگەر بە حکمی ئەو قەدەرە تاریخیە بێیان لەبەر هەروە کارێکی مێژووی بوونێتە بەشێک لەم پرۆسەیە جا ئەمە لەم کاتەیە ئایا بژاردەکانی بەردەم کورد چین ئەمە پرسیارە سەرچێکەیە و هەموو بژاردەیەکیش نابێ هەنگاوی بۆ هەڵبهێنرێ ئەگەر دوو خاڵی گرنگەیەتیە ڕەچاو نەکرێ بە بڕای منە کەمیانەوەیە کە پێشە شتی دیراسەکرا بێ بژاردەکە دیراسەکردنی زۆر گرنگەوە تەنها و پرۆسی دیراسەکردن تەنها نەخرێتە ئەستۆی لە ڕاستیە قیادیە سیاسیەکان سەرکردە سیاسەکان ئەمە تەنانەت ئەکرێ هەندێک جار بۆ نمونە هەر سەرکردایەتیان پارتە سیاسیانە بەتایبەتلانی کەم ئەوانەی کەوا لە ناو پرۆسی سیاسی عێراقا هێزی براوە بوونە خاوەن کورسین لە عێراقا و علاقاتی سیاسی دیاریکراوە لەگەڵ گروپە سیاسەکانی تر هەیە ئەوان داوا بکەن بۆ نمونە خەڵکی تری پسپۆر شارەزا کەسانی ئەکادمی کەسانی بابلین ئەوانەی کە باگراوانیان لە بواری ئابووری لە بواری سیاسی استراتیژی ئەمنی عسکەری هەیە ئەمانە بێن لەگەڵیانە بەشدار بن و میکانیزمی بەشداریکردنەکە تەبعاً ئەوان دەتوانن دواتر لەسەری ڕێک بکەون ئایا لە ڕێگەی کۆڕ و کۆنفرانسە بێ کۆبنەوەی بەرفراوانە بێ دوای لە کۆتاییە شعورێک هەیە بەیاخی پێ بدرێ ئەوی شەوەیە مەسەلەی ئێمە لە عێراقا مەسەلێکی چارەنووسسازە ئەوە هەموو جارێک کە ئێمە لە ساتە وەختێکی مێژوویە کە شکست دەهێنین شکستەکە هەمووی خێنە ئەستۆی سیاسیەکان لە کاتێکە ئەگەر ئێمە بمانەوێ خەمخۆرین پێویستە هەمومان بەشدار بین لەم پرۆسەیە مامۆستا عەدالەت یعنی ئەم هەڵوێستانەی وەرگیراون
ئێوە وەکو چاودێرانی سیاسی وەکو ئاکادمیستەکان ئاگادارن کە بەرامبەر پارتێکی سیاسی دیاریکرا وەرنەگیراوە بەرامبەر یەکێتی و پارتی وەرنەگیراوە بەرامبەر هەموو کوردێک وەرگیراوە و هێندەی من ینی پرسیارم لە پارلەمانتارانی کورد کردووە لە پەرلەمانی عێراق ئەڵێن حکوومەت هێرێمی کوردستان کەمترین هەماهەنگیمان لەگەڵ ناکات پرسیارەکەی من لەسەر بنچینەی ڕوونکردنەوەکانی جەنابتە لە ئێستادا بوونی ژوورێکی ئەمەلیات کە هەموو خەڵکانی شارەزا لە بواری سیاست لە بواری یعنی ئابووری لە بوارە جیاوازەکان تەنانەت لە بواری ئەوانەی پێوترێ ئەمنی قەومی و پرسە چارەنووساز و استراتیژیە دوورمەوداکان چەند گرنگە و بۆچی حکوومەت هێرێمی کوردستان لە ئێستادا ینی بیر لەمە ناکاتەوە پێشنیازی تۆ لەو ڕۆوە خۆی لەگەر تەماشا بکەی لە عرفی هەموو وڵاتەکانە یان بە شێوەی موسسات یان هەیئات هەیە کە ئەمانە هەیئاتی استشاری غیر ڕسمیان پێوتێ ئەکرێت لە دەرەوەی دام و دەستگاکانی دەوڵەتی شابن سەبارەت بە هەرێمی کوردستان ئەکرێت بێجگە لە ئەو کەسانەی کە ڕاوێژکارن لە وەزارەتە پەیوەندیدارەکان کە معنین بە وەسعی ئێستای عێراق وەزعی ئێستای هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و داراییەوە خەڵکێکی تریش هەیە لە تەجروبەی بەچاوکردن بێ لە تەجروبەی بۆ نمونە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا بۆ نمونە ئەوان تینکتانکسیانەیە تورکەکان لە تەنیشتی خۆمانەوە عقڵمەندانیان هەیە هەیە عقڵمەندانی ئێرانیەکان دەستی ڕاوێژکاری تایبەت بخۆن حتا ئەو بەغایی کە ئێمە ئێستا کێشەمان لەگەڵەیە لە ڕاستیە ئەوەندەی من ئاگادار بم پەیوەندیان و تەماسیان لەگەڵ کۆمەڵی دەستگای استراتیژی و دیراسات هەیە کە ڕێی خۆیانیان پێڵێت یعنی ئەکرێت بۆ ممچینە لە ڕاستیە ئێمە لەم کاتەیە تۆ دەستەواژەیەکی باشە بکەین ینی غرفەیەکی عملیات دروست بکرێن غرفە عملیات ئەتوانرێ هەموو خوبەرای هیچ دەبێ بۆ کاتێکی وەقەتیش بێت کاتیە پەڕێم دۆخە ئێمە خەڵکی دڵسۆزمان زۆرە بەڵام بەداخەوە پشتگوێ خراون بایەخیان پێ نادرێ وجە نەزەریان هەیە یعنی متابعی دۆخی سیاسی عێراقەکەن ئەمە ئەکرێت هەموو ئەمە وزەی نیشتیمانین لە جیاتیەوەی لە فەیسبوکەکەی خۆیانەوە ڕایکیان بڵاوکەنەوە لەوێ بیخەن بە شێوازی پراکتیکی جێبەجێ بکەن سوپاس دەکەم مامۆستا بێگومان دێمە وڵاتم نەچمە لای مامۆستا ڕێناز جانۆ پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق بە سوپاسەوە ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم کە هەمان پرسیارم لە جەنابی مامۆستا عەدالەت کرد لە جەنابتانە پرسم ینی کورد لە ئێستادا بیری لە بژاردەی کشانەوە لە عملی سیاسی و ینی پرۆسی سیاسی عێراق کردوتەوە و پێتان وایە کشانەوەی کورد لە ئێستادا کاریگەریەکی ئەبێت لە بەرژەوەندی کورد و هەرێمی کوردستان بشکێتەوە؟ بله زۆر سپاس یادگار سلااو ڕێز بووتە و بینەرێن کوردستان 24 وەسە مامۆستا عەدالەتجی و گەلتەل سلێمانیە دیارە گەلە گرنگی ئەم هزر هەندێدا بکەینەوە پشتی کێشانەوە کورد یان کو وەختی کورد vekێشن ji حکوومەتە عێراق پشتی وێ دێ چ بیتن هەنگاوە دوێ یا بدیفراتێتن ئەوە کۆنوکی ئەمت بینین و دەربازت بیتن ئەگەر بابەت پنێ بوجە ساڵە 2010 بیتن دیارە هەودەنگیەکە هەی لە سەروان کێموکیاسیین کو دناوا بوجە ساڵە 2010 دا هەی نەبتنێ فراکسیۆنین کوردستانی ئەو گیلەیە هەیە بەلکو پارێزگی هەم بەرهەمێنەر بۆ پترۆلە و هەروەساژی پێک هاتە سنی دە عێراقێدا گیلەیەکە یەکجار زۆر یەکسەر بوجە ساڵە 2010 هەی نەهە دوو پێنگافیە بەرامبەرمە وەکو ملەتێ کورد تێنە هاوێتن پێنگاوێکی سەر ئاستی تەکنیکیە پێنگاوێکی سەر ئاستی سیاسیە ئەو پێنگاوە سەر ئاستی تەکنیکی حکوومەتە عێراقێ بزاوێتیەتن کو وەسا نیشان بدەتن لەسەر ئاستی تەکنیکی کێشە و گیر و گرفتن یەت کارگەری یەت تەکنیکی یەت گەل هەرێما کوردستانێدا هەین بەلە ڕاستیاوێ یا بەشارتیە دەبن پەردەیەکە سیاسی و کاکیادگار ئەو پەردا سیاسی ئەوە کۆپشتی ڕیدانین 25 سپتمبر و 16 ئۆکتۆبر سەر هەرێما کوردستانێدا ئینای نوکە ئێمت بینین ئەو کارێن و عەبادی بەرامبەر هەرێما کوردستانت کێتن هەمی ئێخستینە بن پەردەیەکە یا کارگەری و پەردەیەکە تەکنیکی لە ڕاستیاوی سیاسیە چونکە پرسیار الڤێرێ تێتەکرێن وەختێ بەڕێز عەبادی بۆ هەناردنا بۆ جەم و جە هەرێما کوردستانê daxwaza lîstên fermanberat ketin pirsiyar ew e erê daxwaziş Basra jî kiriye ku lîstên fermanbera Firêkê pirsiyariş Nasiriyê kiriye daxwaziş Necef û Kerbela û Bexda û Mîsil û Tikrit û Embar kiriye ku lîstên fermanbera bû pinêrîtin ku em zanîn Iraq gelekî herêma Kurdistanê baştir nîne di rûyê gendaliyê de eger me bestawî gendalî bît û bindîwar bît û ew erebî bêjine fezayî ku kul Bexda mustelehekê bawe erê daxwaza lîstên hejda şebî kiriye ku بۆیە دۆخێکی تایبەتە بە نسبەت هەرێمی کوردستانەوە ئایا نابێ هەرێمی کوردستان هەڵوێستێکی هەبێت کە کاریگەری هەبێت
ڕاستیاوێ ئەvەیە ku şێوازی رفتارê digel herêma Kurdistanê diketin wekû birava û doraw belê evê jî pirsiyareka yekcar mezina siyasiyatê de yekî biraweyekî dorawa divê muadelê de eger Kurd bêhne vekeşan ji hevkeşa siyasiya Iraqê kî dê doraw bîtin wî haletî çunke niha behs li hindê tê tekirin ev Iraqê girtiya ku sê pêk hatin serekî Kurd û sinew şie pêkê têtin bi vî şewê pirêve biçîtin baweriya min her pêk hatekê ji wan bihête kêşan ji prosesa siyasî mezintirîn doraw divê prosesê da di hikûmeta merkezî bîtin çunke ew bi nemaye ku Iraq serhatî avakirin li ber ronahî û li ber rastpardên welatên hevpeyman piştî sala 2003 û roxana ricemaberê ev bi nemaye şeraketê bûye eger bi nemaye şeraketê nema yanî her kesek bişêtin xwe bikete ber pirsyarê navçûna bi nemaye şeraketên Iraqê dê tuhmetbarê êkî bîtin di roxana ew Iraqa ku biryar bû piştî sala 2003 bihête bunyadnan niha ev hemî rengekî yalvî bi nemayê tê tedan gilame wekû herêma Kurdistanê wekû gelê Kurdistanê jî berî em dest referandumê jî bikên ev bû eger bîrate bêtin kakiyatgar lîsteka pêncî xalî ku ez bawerim pitir jî pêncî xalên xerqa distûrî di Iraqê de hatîne encamdan ev hemî xerkên distûrî û serpêçên distûrî bûne sedema hindê ku Kurd biryareka dî werbigirin hemû ezanin hemû xalanê amajed pêda کوردیش ئەیزانێت ئێمەش ئەیزانین وەکو ڕاگەیاندنەکان بەڵام قسەکە ئەوەیە حەیدەر عەبادی کە 55 مادەی دەستوری پێشێل کردووە بەڵام وەکو ئەوتێ بۆی چۆتە سەر کەواتە ئەبێ لە ئێستادا کورد چی بکات یعنی کورد هیچ کارتێکی هەیە بتوانێت بەکاری بێنێت بە سوودی کورد بکەوێتەوە یاخود دەستی کورد لە هەموو کادێستە بەتاڵترە Ez bawer nakim tu zanî hêza karakterê Kurd di Iraqê de tenê di van pêngavadanîn evet kunu ki Ebadî beramber Kurdistanê havêjîtin ew kesetiyên di siyaseta Kurdistanî jî da kar dikin kesetiyên gelek rêz lêgirtîne li ser aslê nîvdewletî yani eger Ebadî ji bîr kir bîtin ka serokvezîrên wî yên berî wî çawa muamelet gel hatiye kirin û dîtina Kurda û Kurdistaniya çend bi giring hatiye wergitin li ser destnîşankirina Xwedî Ebadî xwe heta ku razîbûna pêk hatê Kurdistanî ser nebûye Ebadî xwe jî nebûye serokvezîran ev di çarçîvê kesetî da ku beres Ebadî hewla hindê detin carê ekadî mitmane û baweriya serokvezîrê da hatiye Iraqê jî bi dest vebînîtin tivêtin hezra xwe tuê xalê da biketin û beres Elawî û beres Cehferî û beres Malikî û heta digihete beres Ebadî tivêtin hezra xwe tê da biketin ka hawkeşa siyasiya Iraqî çawa derbas bûye heta vê deqê û aya di van hewkeşa da rolê Kurda hatiye firamûşkirin an ne eger ne tivêt pêda çûnî siyaseta xwe da biketin dîsa jî bêjim kak yadgar yani ev kiryar û kirdewên beramber herêma Kurdistanê têne kirin kesetiya Ebadî beşeke şwê hewla hewa helbijardina û em ketîne nav prosesa helbijardinên Iraqê beşekê diye xemsariya hevpeyman û li enên peywendîdar yên derekî çi netewên êgirtiyan welatên zilhêz bin beşekê diye vê nakokiyê nav herêma Kurdistanê bi xwe beşekê diye vê keşe yani bitîne karaktera Ebadî keşe dirist nekiriye ئەو فاکتەرانە کۆبوونەتەوە لە دژی کورد ئێستاکارەکە مخابنî ve neha ez bawer kem Ebadî divêtin bazarekî gelleyenên siyasiyên Kurdistanî biketin kadekî pêngavekê li çî te pêş bû durustkirina hevpeymaniyên dahatî ku bişêtin her tiştekî bu herêma Kurdistanê biketin bin perdavê hevpeymaniyê vebîtin medî jî di heyamên derbasbûyî da çendîn cara bizav kirin ku serkirdeyên siyasiyên Kurdistanê li Bexda bibînîtin û seredanên cûrewcûr ji kiyanên siyasî û rewtên siyasiyên cuda cuda bu Ebadî hat nekirin yê divêtin evê yariyê biketin bez bawera min wextê ku tê ser bariyê nanê gelê herêma Kurdistanê û meaşê wan û qîtê wan ez bu erkem çi partên siyasiyên Kurdistanî jî ew cirete nebîtin ku bêhên rêkeftineka ya pişt perdê digel Ebadî bikin li ser hesaba vê çendê ev çend bû medîd ku hindek li hena parkeşa hindê dikir ev ku Ebadî dê meaşa hinêrît Ebadî dê rewşê baş ketin bes medîd ku rûyê praktîk da çi pêngavê rastaqîne nehatine havêtin baweriya min heta vê deqê jî ew e ku çi pêngavê rastaqîne nehavê سپاس دەکەم مامۆستا بێگومان من دواتر دێمە وڵات پرسیاری دیکەم زۆرم مامۆستا عەدالەت یەکێک لە پێشهاتە نوێیەکان سەردانی بڵێن وەزیری بەرگری ئەڵمانیا و وەزیری دەرەوەی فەڕەنسایە تەحلیلەکان و شیکارەکان بەوە ڕاستیان کە ئەم دوو سەردانە هیچ لە یەک ناچن ڕاستە لەلایەن دوو وڵاتی زلهێز و بەهێزی ناوچەکەوەی لە سەرەتای مانگی 12 شیکاریەکە لە فەیسبوکەکەی خۆتەوە کردبوو بۆ
فشارەکانی ئەڵمانیا و فشارەکانی فەڕەنسا من ئەمەوێت بێمەوە سەرم خاڵە یعنی وا بڵاو کرایەوە کە بە فشاری عەبادی وەزیری بەرگری ئەڵمانیا بۆی نەبوو لەگەڵ هیچ بەرپرسێکی باڵای کوردە دابنیشێت بەڵام ئەبینین وەزیری دەرەوەی فەڕەنسا دێت بەبێ فلتەری عێراق لەلایەن سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و پێشوازی لێ دەکرێت و دانیشتنیانە بێت دواتر ئەمە ئەکرێ خوێندنەوەیەکی جیاوازی بۆ بکەین لە پشتی پەردەوە شتێک بگوزارێ خۆی پەیامێکی تایە پێش شتێ بەمانای ئەوە دێت کە با بڵێن ئەوروپیەکان تێگەیشتون کە مەسەلەکە لە مەسلەی مافی دەسووری عێراقەوە نەماوە بەسەر هەرێمی کوردستانەوە بابەتەکە ڕەهەندێکی سیاسی پەتی وەرگرتووە و ڕەنگە ئەوان بێگومان متابعی دۆخی گرژی نێوان هەرێم و بەغداشەکەن و ئاگاداری ئەو دانیشتنانەی لیژنە هونەریەکانی نێوان هەرێم و بەغدان و ئەشزانن کە بەشێکی زۆری ئەو بیانوانەی کە هەبووە تاکو ئێستا بۆ خەرج نەکردنی لانی کەم موچەیە وەزارەتانەی کە وردبینیانتەوە بووە لە بابەت وەزارەتی پەروەردەیە تەندروستیە خوێندنی باڵایە ئەو قافە کە ئەمانە بەشی هێرە زۆریان تەواو بۆ هیچی نەماوە و لەگەڵەوە شاموچەندیان نێردێ تێگەن ئەوروپیەکانیش بە سروشتی حاڵ بە پلە تێگەن کە ڕەهەندێکی سیاسی هەیە ئەم ناکۆچێنە ڕەهەندە دەستور ینی قۆناغی یەکەم کە بەداخەوەمە بێدەنجێکی نێودەوڵەتی و لە ناویشانە بێگوان بێدەنجێکی ئەوروپیمان بینی بەرامبەر بە سەپاندنی کۆمەڵێک گەمارە و سزار لەسەر هەرێمی کوردستان پەیوەندی بەوە هەبوو کە عێراقیەکان و حکوومەتی عەبادی ئەیویست تەسویقێکی سیاسی بۆ ئەوە بکە تەسویقێکی دەستوری بۆ ئەوە بکە کە ئەوەی بەڕێوە چێ لە ڕووی عەسکەریەوە لە ڕووی سیاسیەوە پەیوەندی بە سەپاندنی ڕاستی و دەستور هەیەەوە و هەوڵێ دایسنا هەموو ئەو ئەنگاو و مووقفانە گرێ بداتەوە بە بڕیاری دەستوری و حکامی دەستوریەوە ئەمە قۆناغێکە توانین بڵێن قۆناغێکی ئینتیقالی بوو لەو گرژیایی کە لە نێوان ئێمە و بەغدایە بوو بەڵام ئەم قۆناغە خەریکە تەمومژیەکانی سەری نامێنی ڕوو نەبێتەوە یعنی یەکێتی ئەوروپاتی ئەگا بێئاگانین قونسوڵخانەیان هەیە فشار و ڕەفتارەکانی حکوومەتی عێراقی بەرامبەر هەرێمی کوردستان لە ئەنجامە بە قازانجی کورد و کوردستان بکەوێتەوە بێگومان چونکە ئێستا بیرمان نەچێ عەبادی ڕاستە سەرۆکوەزیرانە بەڵام عەبادی سەرۆکی لیستێکیشە عەبادی ئێستا چەند خەریکی بەڕێوەبردننی کاری ئیداری خۆیەتی لە ناو عێراقا بە هەمان ئەندازە ماخۆلانی ئەوەیەتی کە چی بکە بۆی جاریشتر شانسیەوەی هەبێت بێتەوە بە سەرۆکوەزیران بۆیە هەمیشە ڕەهەندێکی کۆی ئەو هەڵوێستانەی کە وەریەگری ڕەهەندێکی پروپاگەندەیە پەیوەندی بە هەڵبژاردنە بۆ تەسویق بۆ سیلاکی مەحەلیە و بەداخەوە ئێستا وێنەیە کەوتوتەوە کە وێنەیەکی ترسناکە من پێم وایە ئەمە تەنها ئیشی سیاسەکان نییە کە لەسەری ڕابوەستن بۆی ئەو وێنەیە بڕێوێنەوە خەریکەوە ئەکەوێتەوە لە شەقامی عێراقیە طبعا ڕوحێکی عەدایی زۆر ترسناک بەرامبەر بە هەرێمی کوردستان جۆش دراوە تا ئەو ڕادەیی شەقامی عێراقییان لانی کە مەتوانین بڵێن بەشێک لە شەقامی عێراقی وا گۆژ بکرێت کە هەموو جۆرە هەڵوێست وەرگرتنێکی تونند لە هەرێمی کوردستان یەکسانە بەوەی کە بڕێکی زۆر دەنگ بەدەست بهێنی ئیتر هەر هێزێک دێ و عەبادیش کەوتو دەژێر تەسیری ئەبێگومان ئەمەوە ئەم مەوجەوە مەوجەیەکی ترسناکەوە بێمە لێ بکۆڵینەوە کە ئایا ڕاستیە نابێتە هەڕەشە سبینیم لەسەر پێکەوە ژیانی گەلانی ئەو عیبارەتە تەقلیدێکی بێتە گەلانی عێراق بە هەموو شێوەیەک ڕەتیان کردەوە کە ئێمە دەوڵەتێکی دراوسی و جیاواز بەڵام سیرکە یعنی ئەوروپیەکان ئێستا ئەمە لە نموزەجی هاتنی سەر وەزیری دەرەوەی فەڕەنسا و پێشترش وەزیری بەرگری ئەڵمانیا تقریبا ئەیانێ ئەو ریسالەیە بگەێنن کە ئەو گەمارویانە ئەگەر لەسەر ئەساسێکی سیاسی درێژە بکێشێ ئەوانیش ئەیشکێنن ئەو گەمارویانە درێژە ناکێشێ ئەمە یەک لەلایەکی تر بێگومان ئاگاداری تەنانەت ئەوروپیەکان وڵاتانی لە بابەت ئەڵمانیا فەڕەنسا چەند هێزێکی تری ئەوروپی ئاگاداری ئەوەن کە لە ئەنجامی ململانەی تەقلیدی نێوان ئەمریکا ئێران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لەسەر دۆسیەی سووریا و عێراق ئەزانن کە ئەو ململانەیە واکە هەنێک مافی گەلان لە ناو ئەم ململانیانەیە بفەوتێ بۆیە سەرەکی ئەوروپیەکان تەنها لە هەرێمی کوردستان لە عێراقا بە شێوەیەک لە شێوەکان نهاتوونەتە سەرخەت لە سووریاش هاتوونەتە سەرخەت یعنی ئێستا فەڕەنسا بە ئاشکرا چەند جارێک بانگەشەی ڕاستەوخۆ و ڕسمی هەیە بۆ تورکەکان کە ئێرشیان بۆ سەر عەفرین ڕابگرن و داواکەن کە حساب بۆ پاراستنی خەڵکی مەدەنی بکرێت لە ململانیەوە بە ناوی تیرۆرەوە وڵاتەکە داگیر نەکرێتەوە واتە ئەیانەوێ پیشانی بدەن کە ئەوروپیەکان بێدەنگ نین بەڵام کێشەکە ئەوەیە هەم لە دۆسیەی سووریا هەم لە دۆسیەی عێراقا لە ڕاستیە ململانەی نێوان زلیێزەکان لە سووریا ململانەی نێوان تورکەکان و ڕووسەکان لەلایەک لەگەڵ ئەمریکیەکانە و
ئێرانیەکان و ئەسەدیەکانش لە لایەکتر لەگەڵ ئەوانی ترا و لە عێراقیش ئەم لەملانەی نێوان ئەتوانین بڵین ئەمریکیەکان و ئێرانیەکان و تا ڕادەگەشت تورکەکان هەموو ئەم لەملانەیە وای کردووە کۆمەڵێک مافی ڕەوا هەیە لە ڕاستیە بپلیشێتەوە لەژێر پێی ئەم لەملانیانە بۆیە من پێم وایە بڵێ لە ئێستاوە بۆ قۆناغی داهاتوو ئەگەر بێت و عەبادی لەسەر سیاست ئەم عیبارە شعبیە زۆر جوانەکە بەکارهێنرا عیبارەتی دەسیکردن ئەگەر لەسەر ئەم منطقە بەردەوام بێ بە بڕوای من ڕەنگە ئەوروپیەکان هەڵوێستی تر وەرگرن و ئەوەی ئەمڕۆ ڕوەدا وەزیری دەرەوەی فەڕەنسا دێت بۆ هەولێرەوە لەگەڵ حکوومەتی هەرێمە دانیشی ئەمە ئاماژەیەکی تایە کە ئاماژەیەکی تایە بۆ بەغا کە ئەو بوعدە سیاسی ململانیەکان قبول ناکرێت. سپاس دەکەم مامۆستا ڕێناز بڕیار بوو کە سبەینی ڕۆژی سێشەمە پەرلەمانی عێراق دابنیشێت سەبارەت بە پرسی بودجە و خوێندنەوەی دیکە بۆ پرۆژه یاسای بودجەی 2018 بەڵام دوا ئەخرێ بۆ پێنجشەمە ئەمەوێ بزانم بۆ دواخرا و لە هەر لە چوارچێوەی وەڵامەکەت ئەوەشمان پێ بڵێ کە ئایا ڕۆژی پێنجشەمە چی ڕوئەدا و ئێوە فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق بەنیازی چین؟ بله ئەوە ڕاستی بتن ئەبروکێ د پرس کۆنفرانسەیەکیدا بەڕێز سەلیم جبوری سەرروکی پەرلەمانتوی عێراقێ gelek bi aşkira çendîn xalên kemasî di nav buca 2018 da behs kirin jwana jî ku di mavê xwe distûrî û yasayî dane geştiye perlemanî esasen çinku çilo neh roja yê hatiye texîr kirin û gîrûbûn û piştî ew bersiva dawiyê jî li hikûmetê ve li çarşembiya raborî bi perlemanî geştî diyar e ew hemî daxwaziyên fraksiyonên perlemanî daxwaz ji serokvezîran kirî çi şwan hatîne cîvecêkirin û ew gorînkariyên ku budcê hatîne kirin gorankariyên pozitifnînin negatif بۆ نمونە بودجە هەرێما کوردستانێک و داخواست هات بکردن زێدە ببیتن 6 تریلیۆن و 6 تریلیۆن و 547 یا هات 647 یا هات یا خوارێ بۆ 6 تریلیۆن و 597 نزیکی 5 میلیارد ڕاستەکە 100 میلیارد دیناری هەرمی ئەستم سەد نییە کاکیاتگار سەد نینە کێمترش سادەتە نزیکی 5 میلیارانە کو هاتیە کێمکردن ئەvэж حتان و کەچێ بەهانەیەکە یاسایی قانونی دستوری نینە وەختێکی کوهاتە بۆ پەرلەمانی دیگەل فراکسیونên کوردستانی فراکسیونên سنیژە ڕێنیشت بخوارێ بسوزا هەندێ ببەڵێنا هەندێک و ئەوان کێشە دناف یاسا بودجێ داهێنە هەمیا چارەسەر بکێتن وەختێکی ئەمت بینین کو بەر و واژیە هاتیەکردن وەختی وی ڕەنگی بیتن ئەس بارکەم بۆ سەرروکێ پەرلەمانیجی داف زەحمەت بیتن پرۆژە یاسایەکی بینیتە ناف هۆڵا پەردەمانی دا ساڵۆنە پەرلەمانی دا و نیقاشت سەر بێتەکردن و شێوەیەکی یê سلبی بیتن ڕەنگە باشتر بیتن ku ev fraksiyonên اعتراضات hên yan ku berhengariyayê beraber vî projek carekadî vekrarî nexware bigene sîxetekê müşterekî navbeyna xwe da yan ku şewazekê yê hevpêş ku bişên hemî pêk ve bersiva serokvezîran bidene ve servê budcê çinku duriyê yasayî da rengê henartina budcê jî carekadî bi hikûmetê karekê sanahî nebîtin ئەوە دراوە هیچ کام لە تێبینیەکانی کورد لە پرۆژە یاسای بودجە جێگە بکرێتەوە ئەو ملاحەزاتانەی کە کوردەیەتی سویکترین تێبینیامە li ser hindê bûye ku xelqeka distûrî budcê de heye ew jî ew e ku mamele digel parêzgehên Kurdistanê hatiye kirin mamele digel herêma Kurdistanê nehatiye kirin tenanet ev jî hatiye razvekirin û belê sozan de hat budan ku ev şêwaze ev destewajê ku parêzgehên herêma Kurdistanê bête guartin bû herêma Kurdistanê ev jî nehatiye kirin ji bilî vêjî ew misteheqat û ببورکاکیات مستحقات یه فرمانبر و جوتیارا و حتی دماهی که یعنی باوریا من یاری کردن وقتی جبو گریان بدیف هف پیمانه که باش دا جبو بدز و اینانا سوز و عاطفه اوی جاده اوه کما مستعدالت بحث لیکری نوکل عراق رنگ شوازه که هف دیجی کرنه هم بری هرما کردستانه اف هف دیجی کرنه جی که یادگار لسر بنمای هنده بویا کو گاپه اکا مازن جوازیه اکا مازن پشکفتنت نابین هرما کردستان و نابین پارێزگehên navarast û başûrê yê Iraqê de hene hemî gavekê xelkî ev gile li hikûmeta Iraqê erê başê herêma Kurdistanê birêjeya pirsiyarî ew bikim egerî ewe heye rojî pênçşemmeş پەرلەمان شکست بهێنێت لە ئەنجامدانی خوێندنەوەیەکی دیکە بۆ پرۆژە یاساکە
باوریا من هرچند رینشتن یا هاتی استئناف کردن و وکیلیه و خواندنا دوی یا بهاتیه کردن بس باوریا من اف همی برهنگاریا کل سر بودجه هی سنشلاکی کردشلاکی پارزگه کو پترول برهمتی نشلاکی استقطاعات فرمانبراشلاکی دی کنو که بریار ده بودجه دا هداي بارج فرمان برين عراقش بين برين افهمي بيك بده بنا سبب هندي ام خوجيت هالبجارتني دا فراكسيون شعب خوجي رنگ قبيلنا كان اف بوجاب بي رنگ درباز ببيتنكو كاريگريا كاراستا خود سردنگ دروان هبيتنكو پشت چند فايده كدي هالبجارتن دهتا انجام دان کۆتا پرسیارم مامۆستا زۆر بە کورتی ئێوە وەکو فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق بەنیازن ڕۆژی پێنجشەممە بەشداری دانیشتەکان بکەن یا بایکۆتی بکەن زۆر بە کورتی سوپاس دەکەم او بنیاز و ننیاز نینه ما پیشوقت بریاره دایکات یادگار هر رینشتنه که پارلمانی گریدای گنگشکرنا یا بودجا 2018 بیتم بیک و داخوازین هرما کردستان دو بودجه دا بین جیبه جی کرن وکو فراکسیون کردستانی مید بایکوت کرین ابتنه یک حالت ادمینیتن که یادگار بوده ویبر چافرونی بکیم یک حالت ادمینیتن اگر ام بزانیم فعلا ده نصابی درست کن نصاب شرعی ده شرعیت دنه ده نصاب درست بیتن ام وکو کرد همی بزاوی که بکن کنی قاشه که جدی سر بکن اف حالت ابتنه اگر وکیلی بریار یا کوتاهیه ما بریار دای کو ام بایکوتا هر رینشتنه که بکن گنگشا بودجت دا بهت کرم به وی صيغه انه که چو گوران کاری سردانه دوت هم گواشتن سرسری کو وزیر بکن و بودجت و تو ثابتن کو فراکسیون پارلمانی دا خازت کن نکو او دا خازت کن زۆر سپاس مامۆستا عەدالەت من خولەکێکش لە کاتەکە لام داوە ئەگەر بە کورتی وەڵامیان پرسیارم بیتەوە سوپاس دەکەم بۆ ئەوەی هەمیشە دوای ڕووداوەکان نەکەوین ئەگەر بودجە بەبێت تێبینیەکانی کورد تێپەڕێنرا کورد و سەرکردایەتی سیاسی کوردستان ئەبێت چی بکات بێگومانەوە بڕیارێکی زۆر مەترسیدارە بێ کە ڕووبدا بەڵام پێش ئەوەی ڕووبدا پێویستەکە من لە نووسینێک شەوتومە پێویستەکە کارنامەیەک هەبێ بۆەوەی چۆن ڕێگیری لە تێپەڕاندنی بودجە بکرێ بەبێ کورد هێشتا پراوێزێک ماوە بۆ مانۆڕکردن بۆ هەڵدان بۆ نمونە تەنسیقکردن لەگەڵ سوونەکانی عێراقا چکەوانش تێبینیان هەیە لەسەر چۆنێتی ئاوادانکردنەوەی پارێزگا ئەینە وێران بووەکان مامەڵەکە یعنی تەمازگرتن لەگەڵ ئەوروپیەکانە لەگەڵ ئەمریکیەکانە لەگەڵ نەتەوە یەکگرتووەکانە و ئاگادارکردنی ڕای گشتی جیهان کە ئەوە ئیتر کۆتایی هێنانی شتێکە بە ناوی پێکەوە ژیانی گەلانە و خەرقی دەستورە و مەبدەئی تەوافق لە کۆتایی ئەوترێت دۆخی عێراقی زۆر باش نییە بەنیازی 100 ملیار دلار ئەوترێت یەک لەسەر چواری و پارێشی بۆ نابێتەوە بەمە یعنی کۆی پرۆسی سیاسێک دەژێت پرسیارەوە بۆیە پێش ئەوەی ئەوە ڕوودا و ئەو ئەگەرێکە تا ئێستا کراوەیە نەگەر نەڵین بەهێزە یان لاوازە ئەگەرێکە بە کراوەی ماوەتەوە چکە عبادی هەوڵەدا کە ئەو شتە جێبەجێ ببێ پێویستەکە بەر لەوەی ڕووبدا ئێمە هەموو هەوڵێکی خۆمان بخەینە گەڵ لە ڕاستی بەڵێ مامۆستا عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ زۆر سوپاس بۆم دەرفەتە کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سوپاس بۆ مامۆستا ڕێناز جانۆ پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بوو ماندوونە بن هەر بژێن بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە بەغدا ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێکی خۆش